اما بس كنا جماعتي تقلون اكسل دين روزانا الربويا او روس بنكسو تقلان ماش ما نكر سپاس بخوا یکمان یجبد زینه زور سپاس تقلون نكسب ولا تكربو اما تقلم عن ليدا ونكسم عن ليدا عندك تقربو عندك نكسبو زاری در بەشداری و خۆڵانت کردیە؟ بله او دوم ساله زور خوش سالانه او نمایشانه بگریتەوە زۆر خۆشە خەڵکەکە خڕدەبتەوە دەقافلێن بێزارن لە ماڵ خۆشە خەڵکی ئەو سنوورە بەعام هەموو مەلەوانن بله زۆربەی زۆریان مەلەوانن گچکە گەورە وڵا 5 ساڵ دەی مەلەوانن زۆر احتیادی دەپەڕنەوە دێنەوە تەقلەی لێ دەن ئەو نمایشەی ئەو ڕۆکردە دەتانی بۆ پایتەخت میدیا دووبارەکەیەوە؟ بله بێگومان باش Let's go!